ئەمڕۆ 5/2/2026 ڕۆژێکی مێژوویە بۆ شارە خۆشەویستەکەمان، شارە پڕ لە میرەبانەکەی سەی سادق. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەتەوە نەک تەنها بۆ چاندنی نەمامێک، بەڵکو بۆ چاندنی تۆوی داهاتوویەکی تەندروست و ژینگەیەکی پاک بۆ نەوەکانمان. ئەمڕۆ دەستپێکی قۆناغی یەکەمی پرۆژەکەمان پرۆژەی سەوزکردنی سەی سادق ڕادەگەێنین کە تایدا هەڵمەتێکی فراوانی نەمام چاندن سەرجەم شەقام و کوچە و کۆڵان و قوتابخانە و دام و دەستگاکانی شارەکەمان دەگرێتەوە. بەڕێزان، خاڵی هەرە درەوشاوی ئەم پرۆژە ئەوەیە کە پرۆژەیەکی تەواو جەماوەریە و لەسەر ئەرکی مادی خێرخوازان جێبەجێ دەکرێت. لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو دەستە ڕەنگینانەدا دەدەنوێنین کە بە پارە یاخود بە نەمام و کۆمپۆست هاوکاری ئەم پرۆژەیان کردووە. ئێمە وەکو ئەنجومەنی ژیانەوەی سەی سادق، وەکو یەکە ئیداریەکانی قەزای سەی سادق، قایمقامەتی سەی سادق، شارەوانی سەی سادق، هەموو ئەو کەس و بەڕێزانەی کە هاوکار بوون دەست بەم پرۆژە جوانە ئەکەین و بۆ وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر قیامەت هەستا نەمامێکت بەدەستەوە بوو بینێژە لەژێر ئەساس و جوانی ئەم وتەیە ئەم پرۆژە دەستی پێ کردووە و دەستپێکی پرۆژەکەمان لەم دەقەوە دەست پێەکەین و بە هەموو خەڵکی خۆشەویستی شاری سەیسایا گەڵێن ئێرە پێویستی بەوەیە هەمومان دەست بینە ئەوەی کە خزمەتی ئەم شارە بکەین.